تێکدانی سروشتی کوردستانە، تێکدانی ئەخلاق و ڕەوشتی گەلی کوردە و داگیرکەران تەنها خاک داگیر ناکەن، مێشکی گەلەکەمان داگیر دەکەن، ئابووری کوردستان تاڵان دەکەن. بۆیە ئەرکی دەبێت هەر ئینسانێک، هەر مرۆڤێک لە بەرامبەر ئەو داگیرکاریە خۆی بەرپرسیار ببینێ. تەنها نابێ هێزێک بە تەنیا لە بەرامبەر ئەو داگیرکاریە بوەستێ. هیچ گەلێک، هیچ میلەتێک تەنها هێزە سەربازیەکەی نەیتوانیوە ڕوبەڕووی داگیرکەران بێتەوە. دەبێت میلەتەکەی ڕوبەڕووی بێتەوە، کلتورەکەی ڕوبەڕووی ببێتەوە، فەرهەنگێک بە فەرهەنگی کوردی ڕوبەڕووی داگیرکەرانی کوردستان ببینەوە. بۆیە لێرەوە لەسەر ئامادەکارانی ئەو چالاکیە، ئەو ناڕەزایەتی وەکو خەڵکی دەبەری ڕاپەڕین، وەکو چالاکوانان و خەڵکی دڵسۆز و بەهەڵوێستی شارەکەمان داوا لە حکوومەتی هەرێم لە هەموو لایەنە سیاسیەکان، لە حکوومەتی عێراق و لە نەتەوە یەکگرتووەکان و لە ڕێکخراوە ژینگەیی و مرۆڤ دۆستەکان دەکەین کە کار بکەن بۆ ڕاوەستاندنی ئەو هێرشە داگیرکاری و دڕندانەی دەوڵەتی تورکیا بۆ سەر باشووری کوردستان. چونکە ئەوە ئەو داگیرکاریە بۆ سەر وەکو خۆیان دەڵێن، یان ئەوانەی پاسایی بۆ دێنەوە بۆ سەر هێزی پارتی کرێکاران و گەریلای کوردستان نییە کامڕۆ ڕوبەڕووی ئەو داگیرکاریە بوونەوە، بەڵکو بۆ سەر قەوارەی هەرێمی کوردستانە، بۆ سەر دەستکەوتەکانی گەلی کوردە لە باشووری کوردستان. بۆ کوێی دەبن دار و بەردی نیشتیمانم، هەر تێر نەبوون لە تاڵان و وێرانکاری. بۆ کوێی دەبن دار و بەردی نیشتیمانم، هەر تێر نەبوون تاڵانکاری. سەدان ساڵە دەمان کوژن، ئێوە چینە خاوەنی کام دین و ڕێگەن، فاشیزمەکان کەی واز دێنن داگیرکاری.